بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە دۆخی ئێستای هەرێم و ساڵیادی خۆپیشاندنەکانی حەفدەی شوبات دەکەین. 15 ساڵ لەمەوبەر خۆپیشاندنەکانی حەفدەی شوبات لە هەرێمی کوردستان ڕوویدا کە بۆ ماوەی دوومانگ خۆپیشاندنەکان بەردەوام بوون و بەرزتی هێزەکانی پارتی یەکێتی نزیکەی 10 کەس شەهید کران، هەروە 200 دیکەش بریندار بوون. ئێمە قسە لەسەرەوە دەکەین خۆپیشاندنەکانی حەفدەی شوبات بۆ ڕوویاندا بۆچی دۆخی کوردستان دوای خۆپیشاندنەکانی حەفدەی شوبات خراپتر بوو، ئەگەر ئەو کات داواکاری خۆپیشاندەران جێبەجێکراوێ سەهارێمی کوردستان لە بارودۆخێکی دیکەدا دەبوو، حەفدەی شوبات کۆتایی پێهاتووە، ئایا خەڵک بێدەنگ بووە یاخود ئێمە لە بەردەم حەفدەی شوباتی دیکەداین و کەیسی کە سوکاری شەهیدانی حەفدەی شوباتیش بەکوێ گەیشتووە. ئەم پرسانە قسەی لەسەر دەکەین بە میواندارێک لە بەڕێزان مام فاروق عوسمان، نوێنەری کە سوکاری شەهیدانی حەفدەی شوبات، هەروەها کاک دانەدارە شارەزای یاسایی قسەی لەسەر دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین، زۆر بەخێر بێت. سوپاسان دەکەین. مام فاروق لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئەم 15 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر خۆپیشاندنەکانی حەفدەی شوبات، کەیسەکان بەکوێ گەیشتوون و کەسپەی ساڵیادی حەفدەی شوباتە یادی شەهیدەکانیش دەکرێتەوە؟ بەڵێ. بەناوی خوای گەورە و میهرەبان، سوپاس بۆ ئەو خوایی کە کەناڵی ئاوا هەیە کە ئازارەکانمان و خەمەکان، ئازاری سەر قەبرانەکان، ئازاری دایکەکان، ئازاری کەمەندامەکان، ئازاری بێموچەکان ئەخەنە ڕوو. زۆر سوپاسانەکەین بۆ ئەم کەناڵە بەڕێزە. سوپاس دەکەین لە خزمەتێ. طبعا سبەینێ 15 ساڵ تێپەڕێ بەسەر ئەو قەت و ئامەی کە یەکێتی و پارتی کردیان لەم شارە و لە شار و شارۆچکەکانی کێ 15 ساڵە ئێمە ئەوەیە کە ژیاوین، ئەژیان مردوین ئێمە لە ئەسڵە، یعنی کاممان بگری لەم خانەوادەیە لە باوکی شەهید ڕێژوانەوە بیگرم بە ئەو بگرم حاجی عەلی، ئەو زەلامە تەواوە لە دوای ڕووداوەکەی کە کوڕەکەی شەهید کرا، سێ بەشی جەستەی ئیسا نەماوە. طبعا ئەگەر نزیکدی بێتان قاچێکی لە دەستداوە، قاچێکی کەشی وەستاوە، چاوی وەستاوە، سنگی کراوەتەوە، ئەمە هەم فەتح سەدی بۆ کراوە، یعنی زەلامێ بەس بە زمان ماوە، یعنی ئەوە شەهیدێکە هەموومان وین، یعنی هەموو شەهیدەکانی کە وایە، یعنی ئازاری ئێمە کۆتایی نایە. لەبەر چی؟ لەبەر ئەوەی نێ لەم وڵاتەیە دەسەڵاتێک هەیە بێزینایە بڵێ نییە من کوردایەتیم کرد، درۆشیان کردووە، ئەمانە کوردایەتیان نەکردووە، ئەمە ئەسڵەن بەس هاتوون بۆ ڕووتانەوەی ئەو خەڵکە. ئێستا بوون ئەوانی کە لەو شاشەیان بین و سەرکردەی ئەم وڵاتە بڕوان ناکەم ڕەشبێتن سەجادەی خۆریش کەی ساڵەن سەرکردەی ئەم وڵاتین، ئەمانە جەماعەتێکی مافیا و چەتە و هیچی کەنین لا ئێمە. سبەی یادی شەهیدەکانیش بەڵێ دەکرێتەوە؟ سبەینێ ساڵیادی یەکەم شەهیدە کە شەهید ڕێژوانە کە لەبەر دەمی لقی چوار بە فیشەکی پارتی شەهید کرا. سبەینە ساڵیادی ئەوە لە سەر قەبرانی سەیوان مەراسیمێک ڕێکە خرێبەوە لە سەعات دوونیوە. خەڵک دەتوانێت بۆ هاوخەمی و پشتیوانی بەش. بەڵێ زۆر یعنی داواکارم لەو خەڵکە بە شەرەفەکە، نەک ئەو خەڵکەی نییە ئێمەیان بوێت بەس بۆ بەرژەوەندی خۆیان. ئەو ئێمە ڕۆڵەکانمان لێ دەست داوە بۆ بەرژەوەندی خۆیان، کاکە فەرموو لە دوای 35 ساڵ خەڵک ئێستا وە چاواشە کراوە بە دوای موچەیە ڕاکە، بە دوای کارەبایە ڕاکە، یعنی ئەو خەڵکیان یعنی لەوانەیە ڕێم لەوانەیە ئەمانە نییە هینیان هەیە مستەشاریان هەبێ بەس ئاژاوە دروستکە ئەو خەڵکە هینکە، چونکە لە حەفەی شوباتە ئەیزانی ئەم دەسەڵاتە ئەیزانی ئەگەر ئەم حەفەی شوباتە ئەها بمێنێتەوە ئەوە نامێنن. چی کرد؟ هات ئەم خەڵکی مەشغوڵ کرد بەچیەوە؟ بە موچەوە، بە ڕوبع موچەوە، بە نەدانی موچەوە، بە 3 مانگ موچەیەکی هاتێ. ئێستا لەم ئاخرێت چی دروست کردووە؟ ئێستا ئەم ئاخر موچەیە 3 مانگ موچەی نەداوە، ئەو ڕۆژێک کە موچە هاتووە لە بەغاوە چی ئەڵێ؟ ئەم ئەڵێ سعات 2 سعات 1:30 و پارە ئەچێتە مانقەکانەوە بۆی تەعزیبی نەفسی ئەو خەڵکەوە. ئەو خەڵکی دامای وایتیان لە پاشەوە تۆتە ئەوێ
هەتا ئەمە ئیهانەیە بە میلەتە ئەمە حکومڕانی نین ئەمانە جەماعەتێ چەتەن لەوە چەتە زیاتر نین ئەمانە بە حیاتی کوردایەتیشان نەکردو احترابیشان پێ ناکەم ئەمانە کوردایەتیان کردن. سپاسەکەم دێم و خزمەت لەسەر کەیسەکانی قسە دەکەین کاکدانا جەنابیشت بەخێر بێ دەمانەوێت سەرنجی بەڕێزیشی بزانین لەسەر حەفدەی شوبات سەرەوەکەین بۆچی ڕوویدا یاخود هۆکارەکەی چی بوو وە زۆر بەڵێن لەو کاتە دران بۆ چاکسازی بۆ ژیانی خەڵک بۆ جێبەجێ نەکران. بەڵێ بە ناوی خی گەورە میهرەبان من تەڵعەن دەسی فاروق ماچەکەم هەروە ئەوانش کە هەمیشە خاوەنی شەهیدن خوان گەورن و ئەوان لە چاوی پیاوی گەورە هەمیشە چۆنەڵێ نرخی زێر لای زەرەنگەرە هەمیشە و کەسانە نرخی و کەسایەتیانە ئازانێ کە نەوەکانیان بە جوانترین نەوە کە بۆ زانیاری ئینسان تانەوەی نەبێ و بە خێوی نەکە نازانێت چەند بە ئەرک و بە ئازارە جانەوە پێشکەشکردن بۆ ئەڵێن هەمیشەوانی کە شەهیدن لە لای خوا شەهیدیە نووسێ خوا خۆی ئەزانی کێ شەهیدە بەڵام ئێمە بە چاوی دنیایی تەماشایەکەین لە ڕێیەکی باشە و لە سمعەیەکی جوانە شەهید بوون کە بە ئازارەکانیان زۆر بووە لە ڕاستیدا ئەو ڕووداوەی 15 ساڵ لەمەوە پێشڕۆیە پێشتریش بە جۆرێکی تر ینی دروست بوو ینی ئەوەی کە بینیمان لە 2006 وابزان لە هەڵەبجە بوو لە پیرەمەگرۆ ناڕەزایەتەکان بە جۆرێک تەقینەوە بەس بچووک بوون ئەمە لە شێوەی شار وە زۆری خاند ماوەکەی لە ڕووی ماوەوە تەنانەتەوەی پێوترا دوای دەرچواندنی یاسای ژمارە دەی ساڵی 2011 بۆی پێڵێن یاسای ڕێخستی خۆپیشاندان هەمی یاسا هەر زیاتر باسی مۆڵەت و مۆڵەتدان و کێوەری بگرێ و کێنەیاتەوە ئەوانە کا باسیەوە ناکە کۆی خۆپیشاندان و گردبوونەوە مانای چییە ینی هەر بۆ کابرا و تێر کۆبوونەوە بۆ کۆبوونەوە نییە تۆ هەر بۆ دەست ناخۆینی هەر لە پۆلی یەک و دووسیا بمێنیتەوە بۆی لە قۆناغەکان بەرز بیتەوە پسپۆڕی پیا بکەیت ئەم جۆرە ناڕەزاییە فۆرمی تری وەرگرت تەنانەت سەکۆیەکی بۆ دروست بوو تەنانەت جۆرێک لەوەی تا دروست بوو دەکرێت بڵێن داخوازی گەورەوەی پێدەوترا حەڤە خاڵەکە لەوەی سیستمی حکومڕانی بووە بە دڵنیاییەوە هەموو ئەوانەی دروست کرد بە تایبەت لە ناو کەشێکی جیهانی وەکو بڵێ جیهانی ئیسلامیشا دروست بۆی پێوترا بەهاری عەرەبی ها تۆ وەکو بڵێ لەم دەور و بەرایتر ئەوە ڕەهەندەکانی دروستبوونی باری عەرەبی و شتێکی ترە کە لە پشتیەوە بۆ چۆنەوە ئەنجامەکەی و هەندێک پێڵێن شۆڕشی دزراو ینی ئەوە شاندێک نیشتەیەگەمەوە حەفەی شوباتەی ئێرش بەشێکی بوو بۆ هەندێک لەوانە بوو بە کەسابەتەوە خۆ بە ڕێزانی بە کەسابەت لە بەرامبەر خەنی بوون و ئازار و ێشەکەش بۆ و بە ڕێزانەوە و حاجی عەلیمایەوە و نەکتۆ ئێستا کەسێک نەکوشتەوە و بە ڕێزانە چاکەزانن کە ئیتر بە ڕێژیان ناوبنێن چیان ناوبرین بۆ کوژەکان کەسێکیان نەکوشتەوە هەر خانەوادەکەیان کوشتەوە هەر ئەوانش کە زیینور و بە ڕێژیان قسەیەکی جوانی فەرموو بەڕاستی داغەکە زۆر لەوەیە ئەمە درێژەی هەیە ئەم داخایەنی ئەم ئازارانە ئەوە نییە مەساڵانە و کوژەژنی قوربان و ڕەمەزان دووبارە بێت هەموو ڕۆژە بەردەوامی هەیە هەموو جوڵەیەک یادگاری تایە هەموو ئەو حەڤەقاڵی لەدایک بوو کە ئەوەی پێدەوتا لیژنەیەکی پەرلەمانی بۆ دروست بوو بڕیاری ژمارە 2 لێ دەرچوو ئەوانە کە تەمعن بەشێکی هەر جێبەجێ نەکرا ئەمە خۆ ئەزان کە پێویست بۆ لیژنە پەرلەمانی لیژنەیەکی یاسایی ئەو کاتە حەز دەکەمەوەش بڵێمەوە تۆزێ بکڕینەوە بۆ دوایەوە دەکرێت بڵین بەهاری کاری پەرلەمانی کاتی ئەوە دروست بوو کە هێزێکی شەبوو لە بەرامبەری دەسەڵاتە پێوترا و پۆزیسیۆنەکە کات هەمە هەنگیە بوو متمانە هەبوو بەڵێ بە دڵنیایی 2009 ئەوە پێوترا خولی سێم 2009 تا 13 زۆر ڕۆڵێکی باشیان بینیێنی کۆمەڵشتی باش دەرچوو جوڵەی باش کرایانی جۆرێک لە زیندوێتی بەخشرا بەدامەزراوەکە ئەم پرسەوای کرد کە لیژنەیەکی پەرلەمانی بۆ دروست بێ داخوازی خەڵک تەمعن خەڵک هەر بۆ هاواری نەکرا لەوێ هاوار بکە ئێوارە بڕاتەوە بەکۆوە بوو ئەم داخوازانە گەورە بن بچێتە مستەوای هەرێمەوە جێبەجێ بکرێ حکومڕانێکە باش بن بۆی حکومڕانەکە نەڕوا بۆ ئەوەی پێدەوتە لە وڵاتانی عەرەبیە شتێک دروست بوو شیعاری زۆربیان لێ بۆ شەعب یورید ئەو کوڵە ئێسقاتن نێظام بۆی نەبێ بەو دەستەواژێ هەر پێی بوترێ بە ڕێک دانیشن لەسەر کورسیەکە باش بن وەکو بڵێ پیاوانە مامەڵە بکەن بۆ پێوە بەڵام دوجار بینیمان بەداخەوە ئەو جۆرە جوڵێژ لێرە سەرکوتکرا ئەنجامەکەی خراپ باشە بەس بڕیاری ژمارە 2 کە بەڕێزت باست کرد کە لەسەر داواکاری خۆپیشاندەران و بنەماڵیشی ینی حەفدەی شوبات لە پەرلەمان و کاتە دەرچوو لە 2011 کۆمەڵی خاڵە گرنگ تێدا بوو سەر بەخۆی دەسەڵاتی دادوەری وایە جیاکردنەوەی حزب هەڵۆشانە مینیشای حزبی اینجا نەبوونی دەستێوەدانی حزبی لێ کۆڵنەوە سەرەت و سامانی حزبەکان نابێ حزب دەستگای هەواڵگیری هەبێت خاڵی زۆر گرنگی تێدا بووایە زۆر ئەگەر جێبەجێ کرابە ئێستا
هەر بە دڵنیاییەوە تەمەن جێبەجێ بکرا دۆخی ئەو بەڕێزانەی کەسە حکومڕانوانە هەبوو ئەو عناسیرانی قووەتی پێڵێنی ڕەگەزەکانی بەهێزبوونی لێکردنەوە بۆ نمونە بودجێ حیزبەکان بە یاسا ڕێک بخرێ حیزبێک نەبێ هەموو بودجە بخۆی هەڵبلوشێ و هەندێکی داماویش لە خوارەوە بۆ بەڕاستی جیاکردنەوەی دەسەڵاتەکان بە تەواوەتی جیاب بکرێنەوە نەک هەژمونی دەسەڵاتێکیان وکو ئێستا هەژمونی دەسەڵاتی جێبەجێکردن بەسەر ئەوانترا ئەوانتر بوون بە دایرە فەرمانگەیەکی بچووک لە چاو ئاستی چییە ئەو پێدەوترێ حکوومەت حکوومەت ئەو نەگەورەیە هەژبوونەکەی وای کردو ئەوانتری کردو بە فەرمانگەیەک دایرێکی کەمتر هەژمونونەکەی زۆرتر بوو یەکتر لەوانە ئەو بریتی بوو لە ئەو پرسەی کە تا ئێستا بەدڵنیاییەوە ئێستا فۆرمێکی تری وەرگتە دوای 15 ساڵ ئەو سا پێوتە حیزب و سیاست تێکەڵ بووە حیزب و حکومڕانی تێکەڵ بووە ئێستا حیزب و بازار تێکەڵ بوو بە چاکی تەنها لەناو حیزبیشە کەسایەتی تێکەڵ بووە یعنی کەسایەتی و نەوعێک دەستە و ئەوانە تێکەڵ بوون زیاتر مۆرکی حیزبیش نییە ئەوەی کێ و من سەر بە کام مەسوول و تۆی دەوڵەمەند لەگەڵ کام مەسوولای ئاوا تێکەڵە بەڕاستی نەک فۆرمی جیاکردنەوەی حیزب جامە کابراوتی بۆچیە گریان و تووشی چی بووین یعنی بەڕاستی ئەو گریانە ئەو وەختە بۆ بوو کە بە تەواوەتی چەمکەوەی پێدەوترێ حیزب و ئەوەی پێدەوتێ دامەزراوەی حیزبی جیاب بکرێتەوە لە سیاست و هەموو کایەکان کەچی 2000 بەداخەوە پەلی کێشا بۆ ناو بازار و ئابووری بەڕاستی خراپ کرد و تەنانەت لەم فۆرمەی چەند ساڵی حکومڕانی کوردیە خراپتریش لێ دروست بۆیش پێدەوترێ بەخشینی بە کەرتی تایبەت تۆ تەماشا بکە ئێستا گرفتاریەی کە دروست بوو بۆ خەڵک لەسەر کارەبا و وزەی کارەبا ئەوە هەمووی کردی تایبەت دروستیەکە چونکە کەرتی تایبەت هەمیشە چاوی لە قازانجە هەمیشە چاوی لەوەیە چۆن قازانج کۆکاتەوە چۆن تۆ ئاوا بکەی چۆن تۆ تەماشا بکە هەمومان بەشدارین لە ناو تۆڕەکانی مۆبایل و ئینتەرنێتە کە کارتەکە تاوا بوو لە سێرڤزێک کاتۆ بەناو بەشداری یەکسەرە کوژێتەوە تر حەقی نییە تۆ کەیت و سەعات چەنەوە پێویستیانەوە ئێستا ئەم سیستەمەش کراوە بۆ بۆیە کابرا تەماشاکە لە گرمەی سەعیکردنی مناڵەکانی هاتی ماڵەوەیان نەخۆشی هەیە ئۆکسجینی لێ بکەیتەوە ئەمرێ ئالەم سەعاتە چوو کارەبەکان کوژانەوە هێنین کەواتە بە تایبەتکردنەوە لە ئابووری پێ دەڵێن خەسخەسەکردن بە تایبەتکردنی هەموو شت ئەوە فۆرمەکە خراپتر بووێنی بەداخەوە دێمەوە خزمەتت مان فاروق سەبارەت بە کەیسەکان ئێمە حەوت شەیدمان هەبووە لە هەفتەی شوبات شەید ڕێژوان عەلی لە 1995 بوو سورکیە و زاهیر 1994 بوو شێرزاد تا 1982 موالیدی ومێد جەلەل 1983 هەردی فاروق کوڕەکەی بەڕێستان 1983 بیلال ئەحمەد 1995 گەریمەن ئەحمەد 1998 زۆربیان هەر زۆری گەنج بوون ئەی کەیسەکانیشان دوای 15 ساڵ بەکوێ گەیشتووە کەس سزادرە بەڕێزم ئەمە لەوانەیە چەند جارێ باسم کردو لەم 15 ساڵەیە ئەمانە چونکە ئەمانە خۆی سەرەتا بۆ ئەم خەڵکەشی بکەمەوە کە گوێی لە منە باشە ئەمانە کە هات نەخوارەوە ئێمە دامانان بە فریادە ڕست دوای باس وتمانی تر ئەمە ئیتر کۆتایی هاتووتر ماڵ و حاڵمان پێکەوە ئەنین ژیانێکی خۆش پێکەوە ئەنین لە سایی کورد ئیتر کورد هاتە ئێرە ئەمانە کە هاتن خۆیان کۆکردەوە نییە هەر بڕوا بکە کە هات نەخوارە و شۆفڕشتیان ئاودی و کرد من متمانم پیان نەما ئەوە ڕاستی بێت بەس هەروتم قەیناکە چۆنێ بێ هەر کوردن قەیناکە کاکە هاتن ئیتر تاڵانی وەزارەتەکان و دایرەکانیان کرد و هەمویان کرد و ئەمانە هەتا گەیشتە سەر سڵتە کەوتنە چی چەکدار دروستکردن چیان کرد وەرە کاکەی لە دەرەوەی ئەوەی کە لە دەروی شار بوو کابرا لە لادەیەکا بوو زۆر بە پیاوانە ئەژیا لێ کوڕەکەشی بە پیاوانە ئەژیا و عشیرەتداریش بوونیە ئەیتوانی سەیۆک و منوتۆش نییە بەخەمکە هێنای وردە بەبوونی مەعاشەوە هێنای شارەوە هەمووی کرد بە پێشمەرگە و بە ئاسایش و بە حیمای خۆی بۆ تەوقاننی ئەو خەڵکە خەڵک کە پێشمەرگە و ئاسایش دروستەکە بۆ ئەوەیە نییە بەرگری لە وڵاتەکەی خۆی بکە بەرگری لە زمانەکەی بکە نە ئەمان ئەویان نەکرد بۆی ئتر لە حەفەی شواتە ئیتر ئەو خەڵکە کە یەکیان کوڕەکەی خۆم باسی کوڕەکەی خۆم بکەم کە زانکۆی تەواو کردبوو 2 ساڵیش بوو تا خەڕوتی کردو بەسەرانی بەسەریا ڕۆیشت بوو دەستگیراندار بوو هەموو ئاواتێکی ئەوە بوو کە دەستگیرانەکەی بگوازێتەوە شەو ڕۆژی خستبوو بەسەر یەک مەطبع بوو لە مەطبعەکانە یەکێ لە مەطبعەکان کە مەطبعی سەردەم بوو شەو ڕۆژی خستبووە سەر یەک لە بینی ئەو مەطبعی و مەطبع ئەهلیەکانان نیە بۆی شتێک پیاکە گوزەرانی ئێمەش باشترکە دەستگیرانەکەشی بگوازێتەوە
بەداخەوم بۆ نازم بەکێ بڵێم ئەمانە نازم یعنی هیچ قیەمێکی ئەخلاقیان دیانە ئەوەی کە فیشەکە بنێ بە ناوچەوانی خۆپیشاندەرێکەوە کە داوای ئەوە بکە دای مەزرێنێ داوای ئەوە بکە لە دایرەیەکانیە موچەیەکی باتێ یعنی ئەکرێ لە هەم وڵاتی خۆپیشاندان ئەکرێ کاکە بە غازێک بە ئەو گول لە پلاستیکەکان بە دووکەڵ بەوە بڵاویان پێکەن ئەم نا جەماعەتی داناوە ڕەسەد بیان کوژن ئەوەی کە ئەشی کوژی دوای ئەوە خۆ محکەمە نییە محکەمە کابرایەکی مەدەنیە وەکو من و جەنابە کاکە کابرا پێڵن ئەوە بکە ئەوە نەکایەکسە دەریەکەن لێش ئەتر هیچ دەسەڵاتێکی نییە محکەمە دادوەری هیچ دەسەڵاتێکی نییە چونکە ئێمە نییە من زیاد لە 11 جار نییە من ئینەکەم نووسیوە سکاڵاکەم نووسیوە بردووم بۆ مەرکەزەکە طبعا لە ڕێی مەرکەزەوە کە ڕۆیشتووە بۆ دادگا لە دادگا ئەو وەختە ڕەحمەت لە گۆڕی مردووی هەر 55 محامیشمان هەبوو خۆبەخش کە خۆبەخش بوو هەمووی گەنجی وەکو ئامانە ژێلەکە خۆبەخش بوون هەڵسابوون بەو کارە کە بیکەن هیچی نەگەی بە هیچ لەبەر ئەوەی ڕۆژێک بانگ نەکران بەڵێ ڕۆژێک بانگ نەکران بۆ دادگا هیچ ڕۆژە بانگ نەکران بانگ نەکران هیچ ڕۆژە نیان وت کاکە ئێمە کوڕەکەتمان کوشتووە کاکە وەرە شتێکە وە بکەین گەلێ هەر یەکێ لەو دا شەهیدا لەو حەو شەهیدا یەکیان بژیرای من دڵخۆشە بووم یعنی تاوان بارە کوژی هیچ ئەو حەوت شەهیدە هیچیان یەکلا نەکرا نەگیراوە و هەمووشیان دیارن کێ و کێنیە و ژێلێ بەس دیزە بە دەرخۆنە کرا و 15 ساڵە تاو هەرکەس باسیشی ناکە ئەجا من لەوە داختەر کێیە لەوە ئەوەی کە خەمی زیاترا بە من و بە ماڵە شەهیدەکان لە بیدایەتانە بە هەزارەها کەس لەو سەیوان و قەبرانەکانە لە ساڵیادی ڕۆڵەکان ماناکۆوە بووە هەتا ئێمە توزانین ئەمانە هەمووی مەسلحەتچین و نییە بۆ مەسلحەتی خۆیان لێرن بۆی دەرکەون لە شاشەکان و سبەینێ جێلێکە ئێمە وتمان فڵان کەس باشە ها خەڵکیش نییە لەبەر دڵسۆزی ئێمە و لەبەر وەفای بۆ ئێمە دەنگیاتێ ئێستا هەمووی وەزیر و گزیرن بڕوا بکە ڕۆژە باسی حەفەی شواتیشان نەکردووە حەزەکان نییە یەک بە یەک ناوەکانیشان هێنم زۆرن کە بۆ پەرلەمانتار چوە بوو بە وەزیر بڕوا بکەنیە وا تقریبان 16 ساڵ ئەمانە هەر وەزیرن نازم ڕۆژە یەکێکیان وەفایەکی نەبوو بڵێ لە حاڵ و گوزەرانی شەیدانی من بە بۆنەی خوێنی ئەو ڕۆڵانەوە من گەشتوم بەم حاڵەتە ڕۆژە با وەفایەکم هەبێ بوویان هەر مۆبایلەکەی هەڵگرێنی بڵێ چۆن چاکەن مردوون ماونیان نەمردوون بڕوا بکەنیە ئەوە من خۆ ئەمە زعفی خۆم نییە ئەمە بێغیرەتی خۆم باسی ئەەکەم بڕوا بکە تەنەها شەو من دانیشم ئەڵم خوایم بۆچی ئەرشیم یعنی ئەمە بەس ئەوەی هەناسائین و قسە ئەکەین ئەجینەژیانمان نەماوە من خۆم دوو جار جەڵدە لێ دڵ و مێشکش کاکە یعنی کامیان کە چاکەکەیانە منم ئەوانی کێ کاکزایرە بە ڕەحمەت بێنیە بە بۆنەی ئەو نەخۆشی و بە بۆنی ئەو خەم و خەفەتەوە ئەویست نیە هەموو دنیا بزانێت کە کوڕەکەیان کوشتووە ئەمە ئاخی بەو دامایەوە سەری نایەوە خێزانەکەی هەروایە خێزانەکەی کاکتەها هەروە ئەوانی کە هەمویان وان کاکە هەمووی مردووی زنگون یەکجینا هیچی کە نییە هەر ئەوەی ئەژیاوین و تاو سبەینە لارە بینە و پڕەمانێنە قەبرێکەوە ئەمە خۆشێکە بوو کە لە کوردماندی و کە دامان نابوون بە فریادە ڕست و دامان نابوون بە ئاوێنە بۆ خۆمان و گوێ لێ ژیانێکی خۆش بەرینە سەر لەگەڵ ئەمان نەمانزانی ئەم مل هوڕانە ئەم دزانە نییە ئەبن بە حکومڕانی ئەم وڵات ئاها کاولەکەن کوردیش ئاها 1000 ساڵە بەنە دواوە دێم و خزمەتت مافارۆ کاکدانە سەبارەت بە ئەو بڕیاری ژمارە دووە هیچ لە داهاتوودا هیچ بڵێن ئەسەرێکی قانونی کاریگەرێکی قانونی دەبێ ئەو بڕیارە دەرچووە بڕیارێک بزانام داواکاری هەنووکەی هەبوو درێژ بنەڕەتیشە بووە هەنووکەی دادگای کردنیێوانەی کە ئەو کەسانیان شەید کرد بکوژەکانیان بەڵام کەس دادگای نەکرا بەڕێز دیاسایشی لەوڕۆ خوێنەوەیکمان بۆ بکەیت لە ڕاستیدا ئەو جۆرە مانفەرۆ فەرموویە بێ لە ڕووی یاساییەوە ئەوەی کە زیانمەندیان واریسەکانیان سکاڵات تۆمار بکەن بە ڕێکاری خۆی ئەوە ڕۆیشتووە ئەرکی پەرلەمان نەبووە زانینەوە ژمارێک پارێزەری خۆبەخشتێدا بوو پرسەکان ڕۆیشت وابزان لە نقطەیەکە ئەوە گەر باسی ڕێکاری یاسایی بکەم باسی
ڕەوایەتی کێشەکە ناکەم بۆ زانیاری ئەگەر مەتمەعنیەتیان بێسە تۆ تەماشا بکەم نەوتوشتە چونکە لێرە مەبەستیان بوو کەس نەیزانی چۆن ڕۆیشت و بۆریان لێ ئەو ڕۆی بۆ سەر کەس نەیزانی ڕۆی بۆ فرۆشتن نامەوە زانینەوە کاکە شتێ نیانێ بیکەن هەر لە ڕووی تاوانەوە پێی دەڵێن هەر تاوانێ بکەرەکەی نەدۆزرایەوە ئەوە ئیتر تاوانێکی سیاسیوێنە بە بکەنا دیار کەیسان بەشێکی زۆریان بپیان و کە پلەی سەربازیان هەیە پێویستە ڕەزامەندی مەرجعیان بۆ وەربگیرێ مادەم مەرجعەکانیان ڕەزامەندی نەیە چونکە مەرجعەکانیان ئاوایە هێزی چەکدار بە دڵنیاییەوە ێستا بوون بە هێزی حیزبی ڕێز و حرمەتم خۆ هێز چەکدار و پێشمەرگە فەقیرە نییە کە لە پاسەوانە و لە شوێنەکە دانیشتووە و ساڵانەکە خزمەتەکە و دوایەوە تەقاعود یەکەم بە 200 بە 300 بە 400 خەوە نییە و داماوە نیە بە دڵنیایی هێزی گەورەتر هەیە و توانن بۆ شێوە بکەمنەوە کات هەمومان خەڵکی لێمانی بیرمانە هاتن بە بۆری و چی بۆ کە بیکێشی بەسەری زەلامەکە وەڵام لەوە پێشی بەسەری زەلامەکە ڕاست نابێتەوە بەنێوش ماوە بە جۆرێک لە تەخویف و ترساندن و ئەوانە بۆ بڵاو پێکردن و تەنانەت من قسەی سیاسیەکەم بیرە یانەوە کاتەوتێتی ئێمە ویستومان ئەزمموی ئەو خۆپشاندانە کە درێژ بۆتەوە بچێ بۆ پارێزگاکانی تریش بەڵام کە نەچوویتر ئێمە لێرەشمان خامۆشمان کرد ئەوانەوە دیوەکانی تریکە بینراوە بە دڵنیایەوە لە ڕووی یاسایەوە لە ڕووی کاری پەرلەمانیەوە بڕیارە کاریگەریان دەبێت بۆ داهاتوو خۆی هەمووی تێدا بۆە دادگایکردنی تەقەکەران اینجاتە باسی میلیشای حزبی دەکانەمێنێ داهات شەفاف نازانم لەکوێ وەستاوە ئەوانە چونکە لەو گروپا نەبووم ئەو گروپە پارێزەری خۆ بەخشێکردنەوە پرسەکە بووم بۆی لە ڕووی یاساییەوە خۆمان شتێک نەڵێن بەس بۆ زانیاری بڕیاری پەرلەمانی لە ڕووی تەشریعیەوە وەکو یاسا وایە یعنی و کابراوتی چۆن لە قەرزێک کۆنە بێ نافۆتێنی تۆ کرێ بەردەوام متابعی بکەی هەندێک لەو بڕیارانە داخوازی گەورە بوون داخوازی شەقام بوون یعنی ئەمە داخوازی بنەماڵەیەک نەبوون بە تەنیا ئێستا ئەو بەڕێزانە بە خوێن ئەوان تۆمار کردووە ئەوە خوێنی ئەوان و قورسایی ئەوان تەمعنە بێ وکو ئێمە شتێکمانێت لەناو یاسا مافوی امتیازی کە سوکاری شەیدانی کێگرەوانە پێڵێن شەیدی هاوڵاتی نازانم ئەوان بە شەیدی هاوڵاتی کراون بەڕاستی ئێستەوە بچووکترینیانە بۆ زانیاری بچووکترین شت ئەوەیە چۆن تۆ ئێستا ئەوانەی بیرتە لەوانی پێیان دەوتێ خۆپشاندانی تشرینیەکان ها لە عێراق ئەوان کاتی 2000 چەند بۆ 2019 زیاد لە 500 کەسی هاوڵاتی لەوێ لە عێراقا شەهید بوون ئەوانە بەشی زۆریان یاخۆن هەمویان کران بە شەهیدی هاوڵاتی لەوێکە هەیە ویان چوونە ناو موەسسەی شوهەدا و سوجەناوە لەوێکە هەیە کەواتە تۆ بێ لێرە بەیلانی کەمی ئەمە بەڕاستی تۆ بەدەستی تۆ ئەمانەوا لێ کردو 2000 وکو نەتیجە بۆ تۆ تەماشا بکە ئێمە وەکو ئیسلامیەکان شتانێکی تریشمان هێزیان لەمانە ئێمە کەسانێکمانە تا ئێستاش دۆسیەکانی من ساڵانێکی زۆر خەریکی بووم بەڕاستی ئەوی بریتە لە دۆسی ڕفێنراوەکان پێشەوە بەروارانشتان کەمپینێکمان کردوێ سەر بیرمە بەناوی لەسەر زەوین یا لە ژێر زەوین کاکار وەڵاممان بنەوە هەر بزانین ماون مردوون لە شوێن چیان بۆ بکەن هیچ نییە وەرفێنراون لە دۆخێک کایتر یەکێک راپۆرتێکی نووسیوە هاتوون تیمێک ماڵ و مناڵی هیانە تا ئێستاش هیانە شووی کردەوە هیانە سەرگردان بوو هیانە مناڵی نابێ بە تەنیا لە خانوویەکە لە 2007ەوە تۆ تەماشا بکەم ئەم دۆخەیەنی زۆر ئازار بەخشە هەر لاپەڕێکی هەڵەیتەوە ئازارەکان ینی کولێتەوە بەڵام بە دڵنیاییەوە ئەم پرسانەوەکو وتم حەبەقاڵەکە هیچ کات کۆن نابێ ئوستاز زان نابێت تۆ جێبەجێکردنیانە کرێ بگەڕێتەوە سەری و بەرنامەیەکی گەورەیە بە تایبەت بۆ زانیێت چونکە مەداخوازی شەقام بووە ئەگە فراکسیۆنی پەرلەمانی لەوێ زیرەک بن عاقڵ بن لێرا بتوان ئیش بکەن لەسەر ئەوانە یەکێک لەوانە ئەرکی ئەوانە بەڕاستی بیکەن بە یاسا بیکەن بە دوواداچوونی بۆ بکەن خەڵک ئێستا تینووی دەق نییە وەکو دەقی نووسراوە تینووی بە دوواداچوونە تینووی شتێکە کە لەسەر ئەرزی واقع جێ بگرێنی ئەوە بک بۆ شێ بەڵام دوجار تۆ تەماشا بکە مەگەر ڕاستی بڵێم لەگەڵ بەڕێست و هەموو ئەوانەیە ئێمە بینن دوای ئەو بەروارانەوە هەم کابراوتی ئێمە بۆ چییە گریانی تووشی چی بووین یعنی 15 ساڵەمەوە پێش کۆمەڵی خەمی گەورە هەبوو وای کرد خۆکاتە موچە باشتر بووە کارەبا باشتر بوو خزمەتگوزاری باشتر بوو بە دڵنیایی تۆ تەماشا بکە ئێستا شتانێکی تری وا بەسەرا هات وەکوڵێ کۆنەکان جاری وایە وەکو بڵێ لە ڕووی قەبارە و بچووک بوونەوە لە چاو ئەمانەی ئێستا تۆ تەماشا بکە کابرای ئێستا گەر هەر دینا لە گیرفانێ نەبێ باوەڕ بکە نوێژ بکە ڕەنگە ئاگەی لە خۆی نەبێ تۆ تەماشا بکە لە ڕووی ئابوووریەکەی خراپ بوو ئەوەی پێ دەوترێ کەرتی وزە تینوەکانی وزە لە دنیا چەند تینووی وزە و نەوت و غاز و کارەبان لێرەش ئەم مۆدێلە دروست بووە بۆ شێوە تۆ تەماشا بکەی ناچاری لە وڵاتێکە ئام غاز لەم پارێزگایەمەوە دەرەچێت بۆ هەموو هەرێم هەنکەچی لە هەموو کاتێکە ئەتوانی لە پارێزگاکانی ترە و کارەبای ئێرە بکڕێنیتەوە تۆ تەماشا لەو کارە ساتە ینی هەندێک میدیا شێ بازیەکاڵێ لە
ئەکو جۆرەك لەگەلا قەرچەکردن لە پارێزگای تر ماڵ هەیە کارەبای هەیە تۆ وایە کاکە خۆ تۆش بەشێکی لەو حکومڕانی تۆ شەریکی و حکومڕانی تۆشە بێ باش بیزانی بەڵامی تر خەڵک چاواشاکەی بۆیە ئێستا هەندێک داخوازی تر دروست بوو دوای 5 ساڵە ناتەواویەکانە زۆرن درێژەی هەیە گەورە بوون ینی بۆ نمونە و ساگەر بەدایان هەزار تعین نەبوو یعنی کە دانەمەزراون ێستا دوایەوە ئەو بەردەوامی هەیە هەر یەکەمەکانی شەر تعین نابن و دانامەزرێن دوایەوە لە پڕ یاساکەی عێراقی شاد بەسەر خانەشین بوون بە ڕێزێک خۆی حەزر نەکرد بوو خۆی دانابوو لەسەر 63 وە نییە تەماشاکە بە 6 ساڵ یەکسەر تەقاعودیان کرد ئێستاش پێڵێن پارەی تۆ نهاتووە ساڵێکی شەموچەی وەرنەگرتەوە تۆ تەماشا بکە ینی بەڕاستی گرفتێک وا دروست بوو شتی تر دروست بوو کە تۆ دەکری ئەوانی تر لە بەرچاو زۆرێک لە بیرکردنی تا دروست بووە ئەگەر ڕاست بڵێمینی بەشێکیان لە بیر کراوە ڕاستی بڵێم هیوادارم ئەوەی کە خەمخۆرە ئەمە تۆزی لەسەر نیشتۆ بەڵام کۆن نەبوو بەڵێ من فەرمووی وەکو کە سوکارشیدان بڵێن واز لە کەیسەکەتان نایەنن کەیسەکە و ئایا پێشتر بیستویان لە ڕێی بڵین جۆرا و زۆر کۆمەڵایەتی ئەم کیشانە چارە سەر بکرێن بە پارە چارە سەری بکەن یاخود خەڵکێکی شەبوو جگە لە پەرلەمانتار خەڵکی تری شەبوو بە ناوی نووسەر و ئەوانە لەگەڵ ئێوە بۆ کاتە ئێستا بڵین بە باڵایەم دەسەڵاتەدا گۆرانی دەڵێ هۆی بڕێزم ئەگەر بەهاتایە ئەم دەسەڵاتە ئەمانە حکومەت نین ئەم دەسەڵاتە حسابی بۆ خەڵک کردایە ئەوە وا تقریبەن 2 ساڵە بێ ساڵ و نیوە کە بێنیە خەڵک هێنی کردووە دەنگی داوە ئەوان نایەنەوەیە کەسێک لێپرسینەوەیان لێ بکە کە پەرلەمان بێ بڵین بڵین تۆ ئەندام پەرلەمانێکی کۆمەڵی ئیسلامی لەوێ دیفاعێکەکەی ئەوان نایەنەوە ئەوانەش خەتوکەیان بە ئینجا ئەوەنە بێهێنن لەو خەڵکە یعنی هیچ حسابێ بۆ خەڵکە ناکەن ئەوەی ڕاستی بێ هیچ حسابێک ئەوەی کە ئازاری ئێمە خاستن نەک ئەوە نییە بەس پێڵێن کە کەسیان ناوە بەدادگا هیچ چاکێکیان لەگەڵ ئەم میلەتەیان نەکردووە فەرموو ئێمە ڕۆژانە ئەیبینی لەو کەناڵانە نییە یعنی شتیوە ئەبیستم ئەڵێم باش بوو هەردی زوو مرد نەجاتی بکاکە لەم حاڵەدا ئێستا لەم ئاخر و ئۆخریا هەر لەو کەناڵانە ئەیبینم نییە کابرا پێشمەرگەی سەنگەر بووە لایەکی خۆیاوە بە بۆ ئەم نیشتیمانە ئیسا موتەکەی نایاتێ یعنی ئەمە بێڕێزیکردنە بە هەموو کەسێکی بە هەموو تاکێکی ئەم وڵاتە بەس ئەم وڵاتە نازانم لە گوێی گایە خەوتووە بەرژەوەندی خوازە بەس بۆ بەرژەوەندیەکانی خۆیان دەردی ئەوانەی کە ئێمە هەڵمان بژاردن چوونە پەرلەمان و چوونە بوون بۆ وەزیر و گزیر لەوانە گویان لە دەنگم بێ ئەزانن کێ ئەڵێم و کێ ناڵێم ئەوە ئێستا ئێرەم کەناڵەیە ئەگە ناویشیان مەهێنە کە بە شان و باڵی ئێمە سەرکەوتن و بە خوێنی ئێمە خوێنی ڕۆڵەکانی ئێمە سەرکەوتن چوونە پەرلەمان و چوونە وەزارەت و چوونە حکومەتەوە کە ئیسا دیفاع بابەت دیفاع لە من مەکە دیفاع لەو میلەتە داماوە بکە من کەی کوڕەکەم کوژراوە هەزاری وەکو ئەمانە نیە ناتوانێت زووی کاتەوە خوا بردوێتی لای خۆی لای کابرا لای خوایەکی عادلە لای ئەم ئەمانە نییە بە هەزارهامان هەیە لە سزنەکانان نیە هەر زۆر بێتاوانە دەستگی کراوە هەر بێت هەر قەز ئەڵە بڕێستنەوە تەواو کاکە یعنی هیچ هینێک نییە قانونێک نییە ئێستا ئەم ئەو بەغا بەڕاڵایە ناڵین هەر هیچ پەرلەمانی هەیە قانونێکی هەیە محکەمەیەکی هەیە ئێرە هیچ شتێک نییە هیچ شتێک هەر بینی جەماعەتە مەفرەزە دەرەچیە و جەماعەتێ چەکدار و 50 سارە بە دوای یەکەوە و لاشنەتی لێتەیە تر ئەم وڵاتە سەرگەردان بووە سەرگەردان بەدەست ئەم دوو بنەماڵەیەوە قەت شتی چاکیان لەدەست نایەت ناشیکەن بەس ئێستا ئەو کاتە خۆپیشاندان هەبوو ئێستا دۆخی خەڵک خراپتر بووە خەڵک تووڕەیە بێدەنگە یاخود ئەم دۆخی قبوڵە دەردی کاکدارەوەتی بڕوا بکە من خۆم چەند جار چوو بەدەسەر بەرماڵەکە نەمزانێت چەند ڕکاتم کردووە تەکیدم هەموو عالەم وای هاتووە تر لە نوێژ فەرستر و پیرۆسر هەیە نییە لەم ژیانەیە بڕوا بکە لێ تۆ لە بکردەچێتەوە وای لەو خەڵکە کردووە
بڕواکە بە دوی کارەبای ڕاکە سیرەکە ئاوی بوات و بە دوی ئەوە ڕاکە سیرەکە خانۆکەی بوات بە دوی ئەوە ڕاکە سیرەکە مناڵەکەی نان نییە بیخوا یعنی وان قرس کردووە لەسەری ئیتر بیری ئەوەی نەماوە سیاست بکە بیری ئەوەی نەماوە خۆپشاندانکە ئەو خەڵکە وا وڕ بووە بە ڕێگای ڕات و ڕابێ لەو خەڵکە جنێوەیە بێتاقەتە ئەی کابرا موچیەکەی تێ بە 3 مانگ بە 4 مانگجارە کابرا 4 هین کرا هاتۆ سەری پارەی کارەبا پارێک نارکری خانۆکی کاکە لە 150 خەڵکی ئەم شارە نییە کرێتیە ئەی 3 مانگ هاتۆ سەر کابرا کری خانوو بە کری کارەبا بە مناڵەکەی بژێنێ چۆن بژی کاکە کابرا ئەڵێ نەوەڵا با بڕم خۆم بم بە ئیزایان دەرەسیان دەرناسم پێ دوێ هەفتەی شوبات کۆتاییات بێ ناڕزاتی خەڵک کۆتایی هاتووە ئێستا دۆخەکە خراپتر بووە خۆی ئەمانە قسەیە لە من وەرگن ئەگەر ئەم دوو دەسەڵاتە ئەم دوو حیزبە قسەی لە من وەرگن هەتا زووە فریای خۆیان کەون بڕوا بکەنیە گوێ لێ بتەقێتەوە لە شیشیانێن ئەم جارە گوێ بەس ئەو خەڵکە ئێستا نییە هەروژاوە بە بۆنەی مەعیشەتەوە ئێجا خۆیان چاکەن و نییە بێنەوە بەلای خەڵکە کارەبا چییە کاکە تەوریدی کارەباتی غازەکەی خۆمانە کارەبای لەسەر کەمەکەەوە ئاوەکەی معاشەکەی لە وەختی خۆی ئەمە بۆ ساڵی ئێمە بۆ بە 7 مانگ و بە 8 مانگ لە هەموو ساڵەکە 2 مانگ 3 مانگی خۆیت یعنی ئەو خەڵکە بارێکی زۆر قورسی هەڵگرتووە لە ژێریشا دەرناچێت نازانی چی بکات سوپاس دەکەم دێم خزمەت کاک دەنا سەبارەت بە ئەو کاتێک کە بەڕێزت باس کرد لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بڵێن متمانە هەبوو پرۆژ هەبوو پرۆژەی چاکسازی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەبوو کە شتی زۆر گرنگی تێدا بۆ دامەزراوکردنێرن بەڵام ێستا دەمین دۆخی جگە لە خەڵک ئۆپۆزیسیۆنیش پەرتەوازەیە وایە ئەمەش وای کردووە کەم حکومڕانێتە بڵین زیاتر دۆخەکە خراپتر کات هەر بە دڵنیاییەوە ئەو دەستەواژە ئێمە وەکو یاسایی دایمە چۆن ئەڵێن ئەندازیارێک باشە زانێ دیزاینی ئێرە چۆن ئەوسی و هەڵەکە لە کوێایەتی یاسایەکانی هەمیشە ئەڵێن ئۆپۆزیسیۆن کاتێ دەنگیا ڕوا و جێگەی قسەکانی جێ و گرێ و پێگرێ ئەو ژێوەیە کە لەناو پەرلەمانە کورسیە بێ کورسی پەرلەمانی بایەخپایاکە بۆشەوە ئێمە دامەزراوەکە بەداخەوە بە ئیرادەی چەند کەسێک ئەوە کراوە دوجار ئەوانە گەر بشیانەوێت تەنانەت ئەوانەی کە لە حیزبی حکومڕانیشن تۆ تەماشا بکە بیانەوە دامەزراوە کارا بکەن و ناتوانن ئێستا هەر نەزەم نەوەنە کەسەکەش هەر هەمویان بێن دەستکەم بە دانیشتن ناتوان بۆ زانێری ئەدای دامەزراوەکە واتە ژیان بکەنەوە بەبەریە ئەمە بە دڵنیاییەوە هەموو زانین بۆیە ئەو ڕۆڵە زۆرتر کاتێک بەرجەستە بێ ڕۆڵی ئۆپۆزیسیۆن بوون کە دەنگی بۆ زانیاری جیاوازی هەیە لە نێوانی ئۆپۆزیسیۆن و ناڕازی دەنگە ناڕازیەکان هێزە سیاسەکان نین شەقامیش زۆر ناڕازیە خەڵکی شەروایە ینی جار بە جاری ژوای لێ تۆ تەماشا بکە مانگەکانی موچە زیاتر خەڵک ئازارایە ئەگەر تۆ برینێکی هەبێ زیاترە کولێتەوە بەشداری ڕێژەی هاوی کە پێوتێ ڕێژەی دەنگدان هەندێک جار لە خوار پەنجاوە بووە هەندێک جار بەرزتر بۆتەوە ئەمە بە گشتی وای کردوتەوە ئەمانە هەمووی مۆشیرن هەمووی نیشاندەری ئەوەی ناڕەزایەتەکان شەپۆلیان زۆر گەورەترە جایتر ڕێگە خرێیان ناچۆنە خەڵک لە چەندی وێکیان واترسێ یەکیان سمعی ئەو هێزانەی کە پێدەوترێ ئۆپۆزیسیۆن بەشێکیان ڕازگۆیەتی و میستاقەتی خۆیان لە دەستداوە خۆشتان باشەزان هێز گەلێک هەبوون خەڵک هەموو ئومێدی خۆی پێوە بەستە بوون کە بە دڵنیاییەوە سبەینێ ئەمە ببێ بەشتێ لانی کەم نەوەکانمان ڕۆشتن لانی کەم با ئێمەش نەڕۆین با من و تۆ و مناڵەکانمان نەڕۆین ئەمانە بەڕاستی وا کە تەماشای کرد ئەم میستاقێتێ ون بوو بەشداریان کرد لە کێکی دەسەڵاتە بەشێ لە کێکەکان وەرگرت بەشداری خەنی بوون ئیسیفادەیان کرد ئەوانە بەشێکی وا بوو لەناو شەقامە دەنگە ناڕازیەکانیان تۆران لە خۆیان و بچوو بوونەوە ئەوە بەدڵنایە و خەڵگووە تەماشایەکە کە تۆ ڕازگۆیەتی لە دەستدا ئەنی کەمتر تەماشای بکە یەکێکتر لەوانە بۆ زانیاری نیەتی حکومڕانی یا ئیرادەی حکومڕانی لە وڵاتی ئێمە هێزی ئۆپۆزیسیۆنی ناوێت ناوێت هەرگیز هێزێکە بێ ڕەنگە بێوێت چەند کورسێکی جیاواز وەکو بۆ جوانکردنی مەجلیس ها لە ئەلیفی ئیطلاق هەیە لە شیعرا پێڵە للضرورة الشعرية يعني لألف هذا لكوتايكي نسيكاد المعلم وأن يكون رسولا يعني أول فدرس كار بو جواني مجلسك بو قوليكي جواز ناو توبيك قولا هیچ تأثیر نییە توانی بۆ خۆدانیشی بە ئەوکو گوڵێکی لاستیکی بێ بۆنیش بێ بەڕاستی من باوەڕما بوو ئەوەشیان ئێستا ئیرادەی حکومڕانی وایە کە ناوێ وەک پێویست
بۆ تەسیریان لەسەرەوە خەڵکیش نێت خەڵک ئەوەکەن تەنان ئەو بەڕێزانەیە قسەی خۆشەوە بکەم لە هەندێک ناوچاگەر ئەڵێ نارەکەی خۆت کات لە گفتوگووە نارێکت ناتوانانی بیبەزێنی پێ بڵێ کاکە هەمویان و کوێکوان کەس ساک ناکرێت ئێ مەشۆی حزبەکەی منش تۆ شۆی شەم کوێکم بۆی چی بۆی وها بکەن بڵێ هەمومان وەکو یەکینەنی هەمووتان تاوانسەبەر بناڕزایەتی خەڵک بڵێن پێ کۆتایی هاتووە یاخود بەوەی چیەوەیە ئێستا بۆ وەکو حەفدەی شوبات خەڵک خۆ پیشاندان ناکە بێئومێدیە ڕاهاتنە لەگەڵ ئەم دۆخە چکە خۆت بەڕێز دامەش بێمان فارۆشکە دۆخەکە خراپتر بوو بڵێ بەدڵناییەوە ئێستا خەڵک ناڕزایەتەکانی فۆرمی تری جیاوازی وەرگرتەوە ساسەر ئەوە نییە تۆ لە شەقامێک کۆبیتەوە بە دەنگی بەرخسە بکەی تەنانەت منە و کاتە بیرماڵێن خەڵک هاتووە لێەوە ڕۆشتووە هەروە بخۆی حەزی کردووە سەمی ناسەکە دەرکەوێت چووە ناوی نووسی و خۆی و شتێکی وتۆی تر هەری تروتوێت ینی بنمونە خەڵکێکەکە هاتووە ناو شەپۆلەکەەوە ئەوە جیاوازە بەڵام دوجار ناڕازی زۆر لەوە زیاترن لە شەقام ئێستا کۆ بنەوە ئێستا خەڵک وریایی زۆرتری بۆ پیا بووە ئێستا بە ئاسانی ناتوانێت ڕاستی تۆ تەماشا بکەیت چۆن ئازادی پێگە کاکە لە هەندێک ناوچی کوردستان هەیە خەڵک ناتوانانی لەسەر هیچ پرسێکڕایەکی جیاوازی هەبێت زۆر بێکەم بێڕازیت هەر ئەوەیە نابی هەر ئەوەیە ئێستا خەڵک بە ئاشکرا قسەکە تەنان دەگەر هیچ دەسەڵاتی نەبێ دوعاکە عینی کۆی جەماعەتی بە حەزەتی موسان و اذهب أنت وربك فقاتلا إنها هنا قاعدون کاکە بڕۆم بە شەری خۆتان بکەن ئامر لێرە بخۆمان دانیشین دوعای دەکەین و دانیشین هیچ قسەی ناکەین کەواتە لێرە جۆرێک لە وشیارێکی باش دروست بوو هێنی ئەوە جوڵەیەکی وا بوو من هەز دەکەم کاریگەری لەسەر دەسەڵات دەسەڵات لێرە عناوسەرەکانی تری ڕەگەزەکانی قوتی بەدەستەوە بۆ زانیاری ئەگەرەوانە لاواز بن بۆ بەدڵنیایی دەسەڵاتی وا لاواز بووە سەدان ساڵە هەیە و عمری هەیە و تەمەنی هەیە یعنی خۆی و کوڕا و کوڕێکی خۆنەوە لە هەر لە بین چون هەر ون بوون تۆ تەماشا بکە لەم ڕۆژانە کوڕەکەی قەزافی لە ناو 400 پاسەوە ناکوژراوە ناقمان نییە باسی ڕووداوەگەکەین بۆ شێوەکەواتە ئەم جۆرە حکومڕانێتی وای لێکراوە ئاسارەکانیشی خەڵک حەزەکەوە کوین شی بکاتەوە نەمێنێت کەواتە دەسەڵات دەگەر خەڵکی لەگەڵ نەما بۆ زانیاری و هەر لەسەریشەوە بێخوای گەورە ئەوە دەکات ئێستا تۆ تەماشای بکە کۆی مام بەسا هەژارەڵێ دارا هینەکەشی جوانە شوورەیەکەشی جوان دارایانی هەبوو هەبوو بۆ شێوە تەماشا بکە ئێستا ترەمپ بۆ ئەم تاقمانی کردنا ئەو فەزاعی حانە ناوێن هاتۆ وەنی ئەوانەیە ئێستا کێشەوە نییە لە ئەوروپا زۆر فەزیحەتی تری وایە لە ڕۆژئاوە بەس ئەمانەی کێشەکە لە وایەوە نا فەزیحەکان ئێساوانە حکومڕانی دنیاکەن هەر ئەوانە شتیان بەدەستە لە پارە لە سیاست لە حکومڕانی ئەمە یەکێ لە کێشەکانەوەیە ئەمانە سەر لە دەسەڵاتن بۆیە بۆیانە چێتە سەر ئەگەر لە بین چوون یا دەسەڵاتیان کەم بووە بە دڵنیاییەوە کۆی مام فاروق فەرمووی کاردانەوەکان واتون دەبێ هەری ئەو هاوڵاتێ نیە کە ئێستا و بەڕێزە نییە کە برینانە هەموو گیانی برینانە و کوڕا و کوڕی و هەرکێ بیبینێ بەرگاویە بێ هەموو شەقامەکە بریندارە بۆیە تەماشا بکە هەڵۆستیان وەرگرانێکجار لە جۆرێک لە هەڵبژاردنەکان سی بۆ سەرەوە لە سەد چووە یعنی نزیکە 70% خەڵک نەجوو بە دەنگدان ئەو کارەسات بوو ینی پامێک بوو بۆوانی کە باسی دەنگدانەکەن کە بە دڵنیاییەوە خەڵک ناڕازیە ناڕازایە کرد لە زۆر شتە سپاس دەکەم فاروق کاتمەکەمە بەست کولە پرسیاش بۆ بەڕێزت پێ حکومڕانیت تاکەی بەردەوام دەوێت و خەڵکیش پێ هەروە بێدەنگ دەبێ چکەی دەبین زۆربەی و دیکتاتۆرانەی دەور و بەرمان لە بینی 30 بۆ 40 ساڵی ڕۆشتن هۆی ئەو حکومڕانیە بۆچی بەردەوامە بەبەرەوەی نییە خەڵکێکی بەرژەوەندی خواز بەڵێ زۆر لە 60 بەرەو ژوورە بەرژەوەندی خوازە لەگەڵ یانایە بۆی ئەم حکومڕانیە وەستاوە یعنی هەموو شتێکەکانیە بەس بۆی ئەم حکومڕانیە بمێنێت چکە کابرا هیچ نەبووە ئێستا سەیرەکانیە هاولای 24 قەسری هەیە و ڕیزێ حەشەم و خەدەمی هەیە و نییە هیچیش نەبووە کابرا نە کوردایەتی کردو و نە هیچی کردووە لە ژیانە ئایتر بووە پێی ناخۆشە کاکە هەر ئەمانە بمێن هەر ئەمان نامێنەوە کاکە خەڵکیشان بۆ کوژێت ئیخباریشی خەڵکی دەکات معنای هەتا ئەم وڵاتە خۆیان ڕێک نەخەنەوە خۆیان نییە کەسایەتی خۆیان دەرنەخەنەوە کە ئەمانە گیان لەم دەسەڵاتە هەر ئاوامێنێتەوە نەک 30 ساڵی کە 100 ساڵی کەش نییە هەتا ئاخر زەمان ئەمانە ئاوامێنەوە بمێنیتەوە لەم وڵاتە بەم نەوعە خراپی یۆرۆبی ڕۆژ بە ڕۆژ خراپترەبی
ئەوە تاکید بن من لەوانی ئەم ساڵ بژیمیان نەژی و ئەم قسەی منتان لە یاد بێ هەتا ئەم دوو بنەماڵێ بمێننەوە کوردستان چاک نابێت چاکیش نابێ بەمان باش ئەی خەڵک ئەرکی خەڵک و خەڵکی ناڕازی چێ لەم خۆناغە ئەرکی خەڵکی ناڕازی چیە کاکە ئەو خەڵکە نیە ئەبێ هەمووی وعی هەبێت ئەوە من هەر موچەکەی کاکە مۆزەفە هەر نمونەیەکە بۆی بێنمەوە پار بوو یان پێرار بوو کە ئەو خۆپیشاندانی مامۆساکان کرا لە چلەی زستانەکە بەفریان بەسەراباری وەنەبوو ڕەحمەت لێبێ یعنی تایە بوو خەریک بوو ڕۆحی دەرەچوو ئەو خەڵکە ئەوەنەی وعی نەبوو هەموو کە ئەچوم نییە سیرمەکردن هەموو ساکە زوو ساکەسی نەبوو بڕوا بکەمیە بڕۆ بڵێ سبەینە فیستیڤاڵی پیازە فیستیڤاڵی تەماتەیە فیستیڤاڵی هەنارە 100,000 کەس ڕابەستێت کە هیچ قیمەتێکی نییە هەنار پیاز و ئەمە ئەو کابرایە خۆی خستۆتە مردن نانی ناخۆدە 12 ڕۆژە لەو سەرمایە کە تۆ لە ژووریشەوە خۆن ناگرت یعنی ئەو خەڵکە بێ خۆی وای هەبێت ئەو خەڵکە هەمووی بەدی و بەرژەوەندی خۆی کەوتو کاکە چی ئاگای لە من دڵی منە من چیم بەسەر هاتووە کاکە ئاگای لە حاجی عەلی نەکبەتە کەسی بەسەر هاتووە جا من ئەلێرە و پەیامێکم هەیە بۆ حاجی عەلی کە ئەوەیە نییە سبەینێ بتوانێنی ئەگەر بێت و من بە برای خۆی بزانێت ئەچم کۆڵی ئەەکەم کە ئەڵێ ناتوانم کۆری ئەەکەم ئێرە مەسەر قەبرانەکە نییە بۆ 5 دقه بۆی هەموو عالم بزانێ ئەمە غەدری یەکێتی پارتیە بزانێ ئەم عایلێتی بەسەر هاتووە ئەم خەڵکەتی بەسەر هاتووە بەدەست ئەمانە فریشتە نین بۆ ئێمە هاتوون ئەمانە شەیتانی سەر عەرزن سوپاس دەکەین ئەمان فەرۆکە داناگەر شتێکن مابێ بە کورتی دۆکێریم ئەوە بەڕێوە دەچێت خەڵک بڵین ئەگەر خۆپیشاندان نەکە ئەوان بەردەوام من لە سەپاندنی باز و سومات زیاتر نرخی کارە بە دۆخی موچاوا بێت خۆی حکومڕانیەوەی پێدەوتێ حکومڕانی ڕەشید حکومڕانێکی جوانی سەقامگیر کۆمەڵی پرەنسیپی هەیە لە ناو داواکاریەکانە هاتوو لەوانە سەروەری یاسا لەوانە جیاکردنەوەی دەسەڵاتەکان لەوانە هەرکێکی خۆی ئەدا بکە بە چاکی و ئەوەی پێدەوتێت چەمکی هاوڵاتی بوون بە چاکی ئینسان هەست بکامە وڵاتی ئێمەیە باوەڕم وایە نەفەسی ئەو مامەگیانە تەماشا بکە ئەوە قسەی زۆرێک لە شەقامە ڕاستە لە ئەو برینانە بە توندێڵێ ڕاستە و خۆ قسەکانیڵێ ینی بە پەردە و وەکو ئێمە فاریزەوشتی بۆ دانانێ ڕێکێڵێ بەسەوە ناخی دڵی بە ئازارێکە کە حەقا قسابی بۆ بکەی دۆخێ نەیخوێنیتەوە پەیامێک مەسیجێک نەیخوێنیتەوە دوای گەورەیە بێ نەخۆشیەکە دوای دوومەڵێکە تەقێ کە تەقی هەموو پزیشکانی دنیا چارەسەری ناکە هیوادارین حکومڕانی دروست پەیڕەوی ئەو چەمکانە بکاوە ئەو جۆ لەو ئازارە نەبگری سوپاس دەکەین مافەرۆک شتێکت ماوە وەڵی سپاسی ئێواکەم سپاسی ئەو جەماوەرەشەکەم نییە کە تا ئێستا خۆڕاگرانە لەگەڵ ئێمە بوون هەموو ساڵیادەکانیان سەردانمانەکەن و دڵەوەی ئێماکەن ئێمە زۆر سپاسیانەکەین ئیتر لە هەر لایەک بێت ئێمە گوێ ناین بووە بەس یەک شتم هەیە ئەوەی کاک حاجی عەلیە ئەگەر بتوانەوە دووبارەیەکەم و لەم کەناڵەوە چکە من تەلەفۆنم بۆ کرد 3000 ئەمڕۆ کە سبەینێ بێتەوێ چکە ساڵیادی کوڕەکەی ئەوە یەکەم شەهیدە ئەگەر نەشتوانێ من یم بە کۆڵ لێەوە ئەیهێنم ئەیخەمە بەسەر قەبرانەکە بۆی هەموو دنیا بزانێت ئەمە بەرهەمەکەی یەکێکی پارتیە بەس بۆەوەە بزان ئەو خەڵکە ئەو زەلامە ساغا ئەمەی دڕاوە قاتێکی لێرە نەماوە قاتەکەی کەشی ئیش ناکە هەردوو چاویشی ئیش ناکەکە یعنی چی ماوە ئەو زەلامە ئەمە خەرمان و گوڵ و کوردایەتەکەی یەکێکی و پارتی بوو کە بۆ ئێمەیاندانە سوپاس دەکەین مەمان فاروسمان نوێنەری کە سوکاری شەیدان سوپاس بۆ ئەمە دەبوون سوپاس بۆ کاکدانەدار سوپاس ئێمە دەبوون دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێ سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ